مامەسا پێدوانیە ئەو دەنگۆیە کە لە ماوەی ڕابردووە بڵاو بووە کە گوایە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆژەیەکیان هەیە بۆ یەکگرتن ئەو بە خۆداچوونەوەی بێت کە تۆ باسیەکەیت باوەڕم نییە چونکە یەکگرتن لە بنێوانی ئەو دوو حیزبە زۆر دوورن لە یەکتری چونکە جارێ هەردوو لایەن نوێنەری دوو با بڵێم خەسمی ناو دائیرەی ئیسلامیەکان ئەسڵەن لەسەرەوە دوو مەشروعی نێوانی ئەوەی ئیمامی کاشانی و ئیمام بەنایە ئەوەی ئیمام خومەینی و ئەوەی سەید قوتبە خۆی لە نێوانی دوو مەشروعان لە دوورەوە کە هاتوون لەگەڵ یەکترا سەردەمانێ بوو ئیخوان مسلمین تەسیری لە نەواب سەفەوی هەبوو کە لە 1956 کوژرا ئیمام کاشانی شیعە و ئیمامی حەسەن بەنا لە مەکە یەکتریان گر لە 1948 و یەکتریان بینی دوای تەسیری حیزبە سونیەکان لە شیعەکان زۆرتر بوو عارف البەسری شیعە بوو لە ناو حیزبی تەحریرە ئیعدام کرا و حیزبی خوان مسلمین تەسیری لە حیزبی داعوە کرد کە ئێستا حیزبێکی سەرڕوتەوە معەمەمەکانی شیعە قبوڵیان نییە ئەم تەسیرە متەبادلانە بەڵام هەردوو لایەن وەکو دوو مەدرەسەن ئێستا هەر یەکێکیان فەرعی لەناو ئەوی ترا هەیە ئێستا ئێران تەسیری لە نەجیب میقاتی ڕئیس حکوومەتی لوبنانی و لە ئیخوان مسلمینی لوبنانە هەیە هەروەکو کە ئیخوانی میسر بەهۆی مامۆستا سەلاح الدین محەممەد بەهادین و عەبدوڕەحمانی پیرانی کە ڕئیسی جەماعەتی داعوە و ئیسلاحی ئیخوانی ئێرانە لە ناو ئێرانە تەسیران لە یەکترا هەیە ئەم دوانە خەسمی یەکترن زۆرانبازی یەکترن لە ڕووی مەشروعی سنی و شیعە گەرێتیەکەوە لەبەرەوە باوەڕم بەوە نییە ئەسڵن ببن بەیەک مامۆستا عەلی باپیر ناتوانێت لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە یەک بگرێتەوە مامۆستا سەلاح خورماڵیە ناتوانێت لەگەڵ کابرای هەڵەبجەیە ببنەوە بەیەک مامۆستا سدیق و مامۆستا سەلاح یەک مەشرە بن لە 1950 پێکەوە هاتون نابن بەیەک چۆن ئەم دوو ئێرانیزمە ئەو ئیخوانیزمە ئەبن بەیەکتر لەبەرەوە باوەڕم بەوە نییە مەشروعێکیان پێبێ و من پێشم وایە هەردووکیان زۆرە پوچێنەوە بەڵام مهمەوەی ئێمە مەشروعێکی تری بەدیل دروستکەین کە ئێمە ساحەبی خوێنین ساحەبی تاریخیشین ساحەبی ئەو دید و ڕوئیەژە بین کە ئیدەین و بە میلەتی خۆمە